لا تەوەری جەمی بەرنامەی بانی باش کوردستاندا بەڕگەی تەندروستیمان بۆیەوە ئامادە کردە باس لە چاندنی دانەکەین بە لێزەر بزانین چۆن چاندنی دان بە لێزەردا کە تەکنیکی تازەیە لە هەرێمی کوردستاندا چۆن دەگیرێتە بەر و ڕێکارەکان چین لە هەمان کاتدا تەمەەن لێرەدا دیاریکراوە بۆ ئەنجامدانی ئەم چاندنە ئایا ئەوانەی نەخۆشی درێژخایەن یان هەیە دەتوانن ئەم چاندنی دانە بە لێزەر ئەنجامیدەن جیازی چیە لە چاندنی ددانەکانی تر بێگومان ئێمە گفتوگۆی ئەم بابەتاکەین لەگەڵ میوانەکەمان دکتۆر پشکۆڕەباتی پسپۆر لە چاندنی دان بە لێزەر کە بژێک ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە سڵاو لێبێ دکتۆر و بانی باش سپاس بۆی کە لە تەوەری جەمی بەرنامەی بانی باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداریت. بانی باش پێشەچی بە ناوی خودای گەورە میهرەبان زۆر سوپاس کەناڵ ئێنارتی و ستافەکانی دەکەم قوربانی هێشکن. بەڵێ سپاس بۆ تۆش دکتۆر ئەمێ لەسەرتا باس لە چاندنی دان بە لێزەرکەن کە وەک تەکنیکێکی تازە لە هەرێمی کوردستان ئایا ئەم چاندنی دان بە لێزەر چۆن دەکرێت چی دەگرێتەوە چۆن ئەنجامەدرێت؟ پێشەچی ئەگەر بتوانم پێناسەیەکی کورتی چاندنی ددان یاخود زیراعەتە سن یاخود دێنتەڵ ئیمپلانت بکەم بریتیە لەوەی لە دانانەوەی یاخود لێنانەوەی ددانی دەستکرد لە شوێنی ددانی دەرهێنراو ئەویش بە بەکارهێنانی مادەیەکی کە یونیڤێرسەلی متەفقن لەسەری ئەویش معقەمەکە پێی دەڵێن تایتانیۆم. چاندنەوەی ددان دوو بەشی هەیە بەشێکیان کە ڕێگەکەیە وەکو دەبین ئەمەیان پوچی مرۆڤە دەستە ناو هێسقانی مرۆڤ ئەوی تریان دەسەری دروست دەکرێت دوای چەند مانگی. بەڵێ کاتە چەند جۆرێکی هەیە ئەگەر باسی جۆرەکانی بکەین کلاسیفیکیشنی بۆ نمونە ئەوانیش زەرعی فەوریە ئەو کاتێکە ددانی مرۆڤ دەچێشین نەخۆش لە هەمان کاتدا زەرعی بۆ بکەین بێەوەی بوەستین بەڵام ئەویش چەند مەرجێکی هەیە مەرجەکانی ئەوەی دەبی ئەو شوێنەیە کە دانەکەی بۆ دەچێشین خالی بلە ئیلتیابی جلتیابێکی نەبی یاخود هێسقانەکەی دەوروبەری ددانەکە یاخود ئەو شوێنەی کە چاندنەوەی بۆ دەکەین ئیلتیهابی نەبی و تەندروست بی لە هەمان کاتدا بووکەکەشی تەندروست بی. تەمان زۆر فاکتەریت کەش هەیە کە ئەویش دەگەڕێتەوە سەر نەخۆشەکە خودی خۆی دەبیت دانەکانی تری لە دەمی ئیلتیهابیان نەبی یاخود کلۆریان نەبی و یاخود پوچی حالەتێکی تەندروستی و استیقراری هەبی. بەڵێ دکتۆر کاتە زۆری دووەمان ڕێگای کلاسی چییە کە لە هەمان کاتێک بەڵێ دکتۆر بەردەوام بە لەسەر جۆرەکانی تر. جۆرەکەی تریان کە ڕێگای کلاسی چی پێ دەڵێن کاتی کە داین دەچێشین لە بەهەر سەبەبێکیبی لە هەمان کاتە ناتوانین دابڵێن یاخود شیاو نییە یاخود گونجاو نییە بۆ حاڵەتەکەی کە هەیتمان ئەو نەخۆشەی لە بە زۆر فاکتەریە ئەویش کە دانەکە خودی خۆی ئیلتیهابێکی زۆری هەیە یاخود لە ژێر ڕێگەکەی لە ناو هێسقانەکە ئیلتیهابێکی زۆری هەیە لەو حاڵەتەی باشتر وایە هەمان کاتە زەڕی فەوری بۆ نەکرێن ڕابوەستین 3 مانگ لە بۆ 6 مانگ بەڵکو شوێنەکە بەهێزکێکی تەندروستی پڕ ببرێتەوە یاخود زۆر حالەت هەیە نەخۆشی پوچی هەیە فەلەو حالەتێ ئەمە کاتێکی گونجاومان دەبی بۆەوەی چارەسەری پوچی بکەین یاخود ددانەکانی تری لە دەمی کێشەیان هەیە وەکو کلۆری یاخود ئیلتیهابە یاخود هەر کێشەچکەیە دەتوانین کاتی گونجاومان هەبی بۆ چارەسەرکردنیان دوای چەند مانگێکی کە زانیمان هێزکێکی تەندروستمان هەیە پووکێکی تەندروستمان هەیە تەبان ئەویش لە ڕێگای کەشفیە و یاخود ئەشعی بۆ دەگرین جاری وایە پێویست دەکات سیتیسکانی بۆ بگرین دڵنیا دەبین کاتێکی گونجاوە ئەو کات دەتوانین چاندی بۆ بکەین. بەڵێ دکتۆر کاتە ئاماژەت بە پووک کرد ئەمە بزانم جۆرەکانی پووک کامانن کە ئەو نەخۆشە ئەو تاکە کە ئێوە چاندنی دانی بە بەکارهێنانی لێزەر بۆ بکرێت بۆی ئەنجام نادرێت بەشێکیان ئەڵێن پووکم ئیلتیهابی هەیە بەشێکیان بازەوە دەکەن دابەزینی پووکیان هەیە ئایا ئەمانە چاندنەکان بۆ ئەنجامەدرێت یاخود سەرەتا چارەسەری پووکەکە ئەکرێت و دوایەوە چاندنی دام بە بەکارهێنانی لێزەر بۆی دەکرێت. بەڵێ وەکو ئاماژەم پێکرد پێشتر
پووک دەتوانم برێم لەبارەی جۆری و یەک پووک هەیە بەڵام لە کاتێک کە پووک ئیلتیهاب دەکا خوێنێکی زۆری بۆ لێدە یاخود ناتوانانی هیچ نەشتەرگەرێکی بۆ بکە ئەویش لە بەسەوە بیوە لەبەرەوەی نەجاحەتی ناینی یاخود بڵێ چانسی وەیە زیاتر ئیلتیهاب بکات چونکە چاندنی دان وەکو باسم کرد لە پێناسەکەی مادەیەکی معقەمە کە دەستە ناو هێسقان فئەگەر هاتو پووکەکەمان ئیلتیهابی هەبوو یاخود گونجاو نەبوو نەجاحەت ناینی نەشتەرگەریەکەمان بۆ لەو حاڵەتانێک کە نەخۆش پووکەکەی جێگیر نییە یاخود خوێنی لێدێ ئیلتیهابی هەیە زۆر نەخۆش هەیە ویراسیەن پوچیان باش نییە فلەو حالەتانە چارەسەری تایبەتی هەیە عیلاجی چارەسەرکردنی پوچی بۆ دەکەین تاکو دەکاتە حالەتێکی کە جێگیر دەبی ئەو کاتێ چاندنی بۆ دەکرێن بەڵام بڵێن ئەگەر جۆری پووک هەیە چاندنی بۆ ناکرێ و بزانم ئەوە شتێکی هەڵەیە هەموو جۆرەکانی پووک چاندنی بۆ دەکرێت بەڵام کاتی پێویستە. بەڵێ دکتۆر ئەمە بزانم چ تەمەنێک ئەتواندرێت چاندنی ددانی بە بەکارانانی لێزەر بۆی ئەنجام بدرێت ئا لە تەمەنی چەندەوە ئەتواندرێت بۆی بکرێت؟ پێش ئەوەی ئەگە دەرفەتم دەی ئەو پرسیار وەڵام بدەمەوە ئەس دەکەم ئاماژە بەوەی بکەم کە ڕێگای لەیزەر بەکاردێنم ئەمە CO2 لەیزەر بۆ ئەو جۆرە پووکانی کە جەنابەت ئاماژەت پێدا بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە جگارەکی زۆر دەچێشن هێوی سمۆکەرن لەو حالەتی باشتری وایە یاخود من ڕێگای نەشتەرگەری تەقلیدی بەکار ناینم کە ئەویش بریتی بوو لە پووک هەڵدرین و ئیشێکی زۆر بۆ ئەوەی ددانێکی بچێن یاخود چەند ددانە لەو حالەتانە بە لەیزەر شوێنی پووکەکەی دەکەمەوە چاندنەکەی بۆ دەکەم لە هەمان کاتدا خوێن بەربوون نابی چکە شوێنەکە لە هەمان کاتدا کەوی دەکە ئەو لەیزەرە و زۆر کۆنزێرڤیتیڤ ڕێگایش چکە ڕێگای تەقلیدیمان هەبوو کە پووکێکی زۆرمان هەڵدەدری بۆ ئەوەی ددانێکی بچێنی دوایە پێویستی بە دوورینەوە هەیە بەڵام ئەو لەیزەرە زۆر زۆر باشە لەو حالەتانە خوێن بەربوون نابی چکە لە هەمان کاتدا شوێنی برینەکە کەوی دەکە چانسی ئیلتیهابی نابی ئەو زووتر چاک دەبتەوە ئیجمالی ئەو فاکتەرانە هەمووی نسبەی نەجاحەتی زۆر زیاتر دەبی فلەو حالەتانە بەڵێ دەتوانین بە ڕێگەیەکی سەردەمیانە نەشتەرگەرێکە بۆکەن ئەویش بەکارهێنانی لەیزەر دەگەڕێمەوە سەر پرسیارەکەت دکتۆر ئەمێ لە دوای وەڵامی پرسیارەکەم بیتەوە سەبارەت بۆی کە پرسیاری تەمەنم کرد بەڵام ئەمێ لە ئێستادا بپرسم کە ئەو دیمەنەی لەسەر شاشەیە ئەمە چی دەگرێتەوە ئەمە کە دەمودانی هاوڵاتیەکەمە چی بۆ ئەنجامەدرێت ئەمە بەکارهێنانی لێزەرە بۆ چاندنی ددان یاخود چۆن؟ بەڵێ وەکو ئاماژەم پێکرد ئەم نەخۆشە قەرارمدا چاندنی دانی بۆ بکەم بۆ شەویلگەی خوارەوە لە دانەکانی کۆتایی ئەم ڕێگەی بەکاردێنم کە ئەویش لەیزەرە بۆکردنەوەی پووک بۆی بتوانم ڕێگەکەی لە ناو هێسقاندا بنێم هەمان لەیزەر دەتوانم بەکاربینم لۆ مەرحەلەی دووەم چکە وەکو باسم کرد دوو مەرحەلە هەیە چاندن ڕێکدانانەکە دوای چەند مانگێکی پووکەکەی دووبارە دەکەینەوە بۆ ئەوەی ددانەکەی بۆ دروستکەین لەسەری بەڵێ لە بۆ هەردوو مەرحەلان بەکاردێنم ئەو جیهازەی بەڵێ دکتۆر بێمەوە سەر پرسیارەکەی خۆم ئەمە بزانم چ تەمەنێکەوە ئەتواندرێت چاندنی ددان بە بەکارهێنانی لێزەر بۆی ئەنجامەدرێت ئایا تەمەن دیاریکراوە لە بەکارهێنانی لێزەر بۆ چاندنی ددان؟ بە دڵنیاییەوە کاتە چ تەمەنێک؟ خۆی زانستین ئەگە باز بەڵێ لە 18 ساڵیەوە بەسەرەوە لەبەرەوەی چکە هێسقانی و شەویلگەی مرۆڤ لەو تەمەنەی لە 18 ساڵی لە بۆ 21 ساڵی تەواو دەبی بەڵام نەخۆشیوە هەبوو حەسەب حالە 16 ساڵ بۆم کردووە 15 ساڵ بۆم کردووە چکە ددانی نەبووە لە زگماچی لە هەمان حالەتدا دەبی دکتۆر وەکو شارەزە دەبی هاوچێشەکی بکە ئایا تاخیر بوون لە مەسلحەت یاخود لە ئەوەی نەخۆشیە
یاخود تاخیرتر بکەین فە لەو حالەتانە باشتر وایە بۆی بکرێت چکە حەز دەکەم هاوڵات یاخود نەخۆش زانیارێکی بزانن ئەوی ژەوەیەکە نەبوونی ددان لە ناو هێسقان ئایا ددانەکە لە زگماچیەوە نەبوونی یاخود کە دەچێشرێ دەست بە لە ناوچوونی هێسقان دەکە ئەویش پرۆسێسێکی فیسیۆلۆجی تەبیعیە فەلوێە ئامۆژگاری ئەو نەخۆشانە دەکەم کە ددانیان دەچێشن تاخیری نەکەن لە 3 مانگ زیاتر نەگاتە 6 مانجی ددانی بۆ بچێننەوە. بەڵێ دکتۆر ئاماژە بۆ کرد کە لە 18 ساڵیەوە ئەتوانرێت چەندنی دانی بۆ ئەنجام بدرێت بەڵام باس لەوە کرد لە هەنێک حاڵەتدا ئەو نەخۆشە تەمەنی 16 ساڵە بۆی ئەنجام بدرێت گەربێت و لەو تەمەنەوە بۆی ئەنجام بدرێت ئایا لە داهاتوودا بەپێی گۆڕانی قۆناغەکانی تەمەنی زیانی لاوێکی تەندروستی دەبێت بۆ سەر ئەو نەخۆشەکە لە 16 ساڵیەوە چەندنی دانی بۆ بەکارهێنانی لێزەر بۆی کراوە؟ نەخێر وەکو ئاماژەم پێکرد پێشتر تەوان ئەگەر دکتۆری پسپۆر هەموو پلانێکی بۆ دانێ بە پێی پرۆتۆکۆلی چاندنی ددان ئەو نەخۆشە چاندنی بۆ بکرێ پێی شێوەیەکی سایدفێک یاکو ئاڕازی جانبی لە بۆ نابی لە مستەقبلدا بەڵام و حالەتانە زۆر دەگمەنن نەخۆشمە بۆ لە 16 ساڵی بۆم کردێ دوای چەند ساڵێک ئەشعام بۆ گرتی و کەشفێم بۆ کردیە هیچ کێشەیەکی بۆ دروست نەبوو لە خۆدی دانەکە یاخود دەوروبەری دانەکانی و ڕزبەندی دانەکانی تر. بەڵێ کاتە ئەم تەکنیکە تازێت هەمیشەیە؟ بەڵێ هەمیشەیە. بەڵێ ئەمێ بزانم قۆناغەکانی چەندنی ددان بە لێزەر چۆنە؟ ئایا یاکسەر لەو کاتێکە نەخۆش سەردانی پزیشکە کات بۆی دادەندرێت و پرۆسەکە تەواو دەبێت یاخود چەند مانگێکی پێ ئەچێت من باس لەوانە ناکەم کە پووکیان نەخۆش و سەرەتا چارەسەری پووکیان وەردەگرن ئەوانەی هیچ کێشەیەکی دەم و ناودەمیان نیواتە کێشی پووکیشیان نیە بەڵام چاندنی دان بە بەکارهێنانی لێزەر ئەنجامێن کاتە قۆناغەکانی چین؟ بەڵێ بەکارهێنانی لەیزەر خۆی لەیزەر بەکاردێنێت بۆ لە کاتی نەشتەرگەریەکە بۆکردنەوەی پووک بۆی ڕەجی دانەکەی دابنین ئەگە نەخۆشەکە گریمان پوچی تەندروست بوو هیچ کێشەی نەبوو لە دانەکانی تری لە تەندروستی گشتی بەتایبەتی فدەتوانین لە هەمان کاتدا دانەکەی بۆ دابنێ ڕێگەکەی حەسب حالەتە شەویلگەی سەرەوە بۆ خوارەوە فەرقە بۆ نمونە شەویلگەی سەرەوە کوالیتی یاخود نەوعیەتی هێزکەکەی نەرمترە سپۆنجیە بەڵکو شەویلگەی خوارەوە هێزخانەکەی پتەوترە فەلوێە شەویلگەی خواردوتانی زووتر تەواوی بکەین ئێستا دەتوانێت بڵێم سەردەمینترین ڕێگە بۆ تەواوکردنی نەخۆشی وام هەیە خلالی چەند هەفتێکی بۆی تەواو دەکەم کە پێشتر دەبایە 6 مانگ چاوەڕێ بکەین فەلوێە کاتی بە لەیزەری پووکەکەی دەکەینەوە ڕێگەکەی دادەنین زووتر چادەبتەوە وەکو باسم کرد پێشتر چووکە زەرمەندی زیاد کەمترە التیهاب ناکات شوێنەکە زووتر چادەبتەوە نەخۆش ئازاری نییە فبووە دەتوانین چارەسەرکردنی حالەتەکە کاتەکەی زۆر کورتتر بکەینەوە مەرحەلەی دووەم دێ دووبارە و لەیزەرێ بەکاردێنین کە پووکەکەی دەکەینەوە کە پێویستمان بە تەبعەیە بۆی ددانە سپێکە لەسەر دروستکەین دەتوانم بڵێم شەویلگەی خوارەوە 4 هەفتە لۆ 6 هەفتە شەویلگەی سەرەوە 8 هەفتە بۆ 12 هەفتە دەتوانین هەموو پرۆسێسەکە تەواو بکەین. بەڵێ ئەم تەکنیکە لە هەرێمی کوردستان تا چەند خەڵک و هاوڵاتیان پێی ئاشنان تا چەند پەنای بۆ دەبەن بە بەکارهێنانی لێزەر چاندنی ددانیان ئەنجام بن؟ پێشەوەی باسی تەکنیکی لەیزەر بکەم بۆ چاندنەوەی دان حەز دەکەم ئاماژە بە شتێکی بکەم کە ئامۆژگاری نەخۆش بکەم پێش ئەوەی پلان دابنێن بۆ کێشانی ددان پلان دابنێن طبعاً بە هاوکاری دکتۆر بۆ لێنانەوەی یاخود شوێنگرتنەوەی دانی کێشاوە چونکە خەڵک ئاگادار نییە یاخود وەکو نەخۆش چەند زەرمەندە کە ددانێکی دەچێشی بۆ نمونە لە خودی خۆی ڕێزبەندی دانەکانیت کە تێک دەدا هێزکە خانەکەی کە ئەو دانی شوێنەکەی دەچێشێ بەمرۆ زەمە لە ناو دەچی فبۆیە لای بەداخەوە
خەڵک لای ئێمە زۆر زانیاری نییە لەسەر ددان لێنانەوە کە چەند سوودمەندە لە بۆ نەخۆش چکە ددان هەرەوە نیە بۆ جوانکاری بەڵێ بۆ زافیتکەی وەکو خواردن و ڕاگررتنی ڕزبندی دانەکانیت کە فەلوی ئامۆژگاری نەخۆش دەکەم کە دانی دەچێشن بە هیچ شێوەیەکی تاخیری نەکەن لە 6 مانگ زیاتر چکە طبعاً ئەوە لەسەر دوولایانیە هاوکێشەکە لەسەر دکتۆر و لەسەر نەخۆش دەوەستێ بەڵام حەسەب ئیشی خۆم ڕۆژانە نەخۆش زیاتر ددانی دەچێشی زیاتر لەوەی کە بچینتەوە لێ پێویستە ئاماژە بەو نقطە بکرێت کە زەرمەندی زۆری دەبی کە کاتێکدان دەچێشرێ لە شوێنی دانەنێژەوە. بەڵێ دکتۆر ئەمەد بزانام لە چ کاتێکدا چاندنی کتوپڕ بۆ نەخۆش ئەنجامەدرێت. ببوورە جێم لێ نەبەگەر بتوانانی پرسیارەکە دووبارە بکەیت. بەڵێ دکتۆر ئەمە بزانام لە چ کاتێکدا نەخۆش چاندنی کتوپڕی بۆ ئەنجامەدرێت و پەنا دەبەنە بەر چاندنی کتوپڕ ئەبێت حاڵەتی ئەو نەخۆشە چۆن بێت؟ بەڵێ بەتاکید چاندنی کتوپڕ زەڕی فەوری پێ دەڵێن بە ئینگلیزیش immediate implanti پێ دەڵێن طبعاً ڕێگایەکی زۆر سەردەمیانەیە لەو حالەتانە بەکە ئەنجام دەمدرێت کە نەخۆش ئەو ددانێکە دەچێشرێ لە بە هەر سەبەبەچی بی ئیلتیهابی نەبی یاخود هێسقانی ژێرەکە ئیلتیهابی نەبی و پووکەکەشی تەندروست بی و نەخۆشەکەش لە هەمان کاتدا کێشەی دانەکانی تکەی نەبی لە دەمی نەخۆشیێکی منتەزم بی شوشتنی دانەکانی بەردەوامی بکە لەو حالەتانە چاندنی کتوپڕی بۆ دەکەن زۆر حالەتمێ بۆم کردیە نزمەی نەجەحاتەکەی وەکو ڕێگاکەی ترەکەوی تەقلیدیەکە چەند مانگێک چاوەڕێ دەکەن بەڵام ئەویش پسپۆری تایبەتی خۆی دەوێت ئاسان نییە چکە و شوێنی ئەو دانەی کە دەیچێشین شوێنێکی برینەکەی گەورەترێ لەو دایمی تەرێوە قوبڵێ ئەو چاندنی دانی بۆ دادنی فەلوویە شارەزایی تایبەتی پێویستە. بەڵێ دکتۆر ئەوەی کە چاندنی دانی بۆ ئەنجامەدرێت بە بەکارهێنانی لێزەر پاش چەندێک ئەتوانێت نان بخوات و دەمودانی زۆر ئاسایە بێتەوە ئەتوانێت خۆراکە جیاوازەکان بخوات. بەڵێ وەکو ئاماژەم کرد پێشتر لەیزەر کۆنزێرڤەیتیڤە زۆر شوێنی برینەکەی زۆر بچووکە مقارنەن بە ڕێگای کلاسیکە کردنەوەی پووکە و دوورینەوەی لەگەڵە فەلوێە پێویست بەوەی ناکە نەخۆش کاتێکی زۆر بوەستی تاک و بگەڕێتەوە وەزایفی یاخو ژیانی تەبیعی خۆی فە ڕۆژێک بۆ 2 ڕۆژ دەتوانی بگەڕێتەوە سەر وەزایفەکانی خۆی و لامان کاتیشدا خواردن و خواردنەوەی پێ بخۆ. بەڵێ باس لەکردنەوەی پوو کرد ئەمێ بزانم تەنها ئەمە جیاوازیەکەی نێوان ئەم تەکنیکە تازەیە بە بەکارهێنانی لێزەر لە چاندنی دانا تەنها ئەمە یاخود جیاوازی تر هەیە لە چاندنی ددانە کاتە ئەو جیاوازێت چییە لەگەڵ چاندنی دان بە بەکارانی لێزەر یاخود چاندنی ددان و شازەکانی تر؟ وەکو باسم کرد ئەوە تەکنیکێکە ڕێگاکە بۆ کردنەوەی پووک و بۆەوەی نزبەی نەجاحەتی نەشتەرگەریەکە زیاد بکە چکە لە پرۆتۆکۆلی نەشتەرگەری بەگشتی چەند شوێنی برینەکە فراوانتر بی یاخود گەورەتر بی کاتی زیاتر پێویستە لە هەمان کاتدا چانسی کۆمپلیکیشن یاخود زەرمەندی زیاترە وەکو ئیلتیهاب وەکو درەنگ چاکبوونەوە زۆر نەخۆشەیە درەنگ برینی چاک دەبتەوە بەڵام لەیزەر ئەو ڕێگان هەمووی کوردەکاتەوە ئەو شوێنێک کە دەمانەوێ بۆ نمونە ددانێکگە 10 دایامیتەر بی 10 ملیم بی دایامیتەرەکەی بەو لەیزەر دەتوانێت زۆر ئاکوێتە زۆر ئەو شوێنی ددانی کە دەیچینی هەمان شوێن بەس ئەو کاتی نەشتەرگەری بۆ بکرێ و پێویستی بە دوورینەوەی نێوەکو باسم کرد فەلوویە لە ئەم حالەتەکان سوودمەندی نەخۆشی زیاترە لەوەی زەرمەندی. بەڵێ ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە بە تایبەت ئەوانەی کە لە تەمەنیان لە هەڵقشاندایە کە بەشێکیان نەخۆشە درێژخانەکانیشان لەگەڵایە ئەوانە دەتوانن پەنابەرنەبەر ئەم تەکنیکە تازەیە بۆ چاندنی ددان؟
بەڵێ بە دڵنیاییەوە نەخۆشی درێژخایەن زیاتر ئەو نەخۆشانی کە تەسیری هەبی لە سەرچاندنەوەی دان بە نسبەت نەجاحەتی بینی یاخود نەهێنی ئەوەیە کە نەخۆشی شەکرە. نەخۆشی شەکرە ئەوە نییە بڵێم زانستیان بۆی نەکرێ، بەڵام ئەندە نەخۆشی شەکرە هەیە کۆنتترۆل نییە لەلایەن دکتۆرە بۆ نمونە نسبەی شەکرەکەی زۆر لە هەڵکشاندا هەیە بۆ لەو حالەتانە باشترە وایە کۆنتترۆل بکرێ حالەتێک ئەو جە بۆی بکرێت. بەڵام نەخۆشی درێژخایەن وەکو نەخۆش بڵێ بۆی نەکرێ شتێوها زۆر نەگونجاوە ئەگە بتوانم بڵێم، بەڵام پێویستی بە شارەزا هەیە. بۆیە ئامۆژگاری ئەو دکتۆران دەکەم ئێستا زۆر باوە خاستن لە کوردستان هیچ شارەزایەکیان نییە دەست بە چاندنیدان دەکەن. بۆ نمونە شتەکانی تکە وەکو ABC فێر نەبوونە لە پزیشکی دەدان، دەچن کۆرسێکی دەکەن و دەست بە چاندنیدان دەکەن. چکەوە شارەزای تایبەتی دەیە، ئەمە باز لە نەشتەرگەری دەکەین، باز لە دانانی مادەیەکی معقەم لە ناو هێزی مرۆڤ دەکەین، چکەوە لە تەمەن لەگەڵ تەمەنی ئینسان دەمێنێتەوە. فەلوێ پێم باشە هەموو شتێک شارەزای خۆی هەبی لێرە. بۆی دەگەڕێمەوە نەخۆشی درێژخایەن نییە بڵێم کە زەرعی بۆ نەکرێت، بەڵام کاتەکەی دەتوانین تاخیرتر بکەین. بۆی نەخۆشم هەبووە لە تەمەنی جیاوازە تا 85 ساڵیش بۆم کردیە. نەخۆشی شەکرەی هەبووە، نەخۆشی پەستانی خوێنیش هەبووە، نەخۆشمەوە بۆ نەخۆشی دڵی هەبووە. لەسەر زۆربەی دەرمانەکانە بۆ چارەسەری نەخۆشە درێژخایەنەکانی تر. ئەو حالەتەی پیشاندماندا لە ڤیددیۆیەکی کە 6 زەران بۆ کردبوو لە شەویلگەی سەرەوە. نەخۆشە 62 ساڵ بوو، نەخۆشی شەکرەی هەیە، هەڤی سمۆکەرە، جگارێکی زۆر دەچێشی ڕۆژانە، بەڵام چکە ئەگە بە شێوەیەکی پرۆفێشنەڵانە بۆی بکرێ و زانستیانە هیچ کێشەی نابی و نەجاحەت دەینێ پرۆسێسەکە. بەڵێ دکتۆر گەرتەوە لێرەوە دواڕێنمایی بگەێنیت چی دەبێت؟ ڕێنمایی بەگشتی بۆ هاوڵاتیان و بۆ نەخۆشان دووبارە زۆر احتیمام یاخود گرنگی بدەن بە پێش هەموو شتێکی بەدانەکانیان، چکە بەداخەوە ڕۆژانە نەخۆشی دەبینم لە تەمەنێکی جیاوازە لە ژیاندا، بەڵام ئەسڵەن دانەکانی ناشۆ یاخود گرنگیان پێ نادا. دووش کە وانەکە دانەکانی بکاتە حالەتەکی پێویستی بە کێشانبی، کە پێویستی بە کێشانیش بوو پلانی بۆ دابنێت. تەبان باوکاری دکتۆر بۆەوەی دوای دەدان کێشانەکەی چی بۆ بکرێت، چکە زەرمەندێکی زۆری هەیە. ئەویش تەبان لەگەر تەمەنی نەخۆش بەردەوام دەبی، بەڵام نەخۆش ئاگادار نییە. لێ لەسەر ئێمە واجبە وەکو دکتۆر ئامۆژگاری نەخۆش بکەین. بەڵام بەداخۆ زۆر نەخۆش هەیە حەز دەکات بە خێرایەکی زۆر دانەکەی بۆ بچێشێ لەبەر ئازاری هەیە یاخود هەر شتێشکە، بەڵام حیسای بۆی ناکە کە کێشەکمان چارەسەر کرد کە ئازارە دە کێشەی تکەمان بۆ دروست کرد. ئەوەی لەسەرمە بێ ئامۆژگاری نەخۆش دەکەین، ئەوی تر قەراری نەخۆشە دەبی قەراری بۆ بدرێ. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر پشکۆڕەباتی، پسپۆر لە چاندنیدان بەلێزار کەوشەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانت، بێگومان لەگەڵتان بەردەوام دەبین، بەڵام موچانێکەوە گەڕێنەوە.